سەرهەڵدانەوەی خۆپیشاندان و ناڕەزایی بە درێژایی هەفتەیەکی ڕابردوو لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان بە بڕای بەشێک لە چاودێران بەرەنجامێکی سروشتی و چاوەڕوانکراوی ئەو نادادگەری و ئەو دۆخە ئابووریە سەختەیە کە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان بەسەر خەڵکیدا هێناوە. چاودێران پێیان وایە خۆپیشاندەران هەڵگری دوو پەیامی بنچینەیی بوون بۆ دەسەڵات. پەیامی یەکەم کە پەیامێکی سیاسیە، نیشاندەری ئەوەیە کە دەسەڵات بە درێژایی 29 ساڵی ڕابردوو نەیتوانیوە بناغەیەکی دروستی حکوومەتداری دابڕێژێ و متمانەی خەڵک بەدەست بێنێت. خۆپیشاندەران بە دەسەڵاتی سیاسیان وت جۆری سیاسەتی ئێوە بۆ باڵادەستی حیزب و خزمەتی ئەجێندای بنەماڵە و حیزبەکانتان بووە، نەک بنیادنانی بناغەیەکی سیستەماتیک و استراتیژی بۆ خاک و نەتەوە. لابری ئەوە خاک و نەتەوەتان دابەش کردووە و هەرێمی کوردستانتان بەسەر زۆنی زەرد و سەوزدا دووپارچە کردووە. بۆیە بەردەوامیدان بەو جۆرە لە سیاسەتە ماڵوێرانی زیاتر و قوڵتری بەدوادادێت. پەیامی دووەمی خۆپیشاندەرانی ژوەک بەشێک لە چاودێران ئاماژەی پێدەکەن ئەوەیە کە خۆپیشاندەران دەیانەوێت بڵێن داهاتی ئەم هەرێمە لە دەستێکی نائەمین و نادادگەریدایە و کە بەڕاستی و دروستی مامەڵەی لەگەڵ نەکردووە. بە درێژایی 7 ساڵی ڕابردوو بانگەشەی ئابووری سربەخۆ هەنگاوێک بووە بۆ گەرانتی مانەوەی دەسەڵات و داهات لە دەستی کەمینەیەکدا لەلایەک و بەرسیکردنی خەڵک بە گشتی لەلایەکی دیکەوە. وەک لە هەڵوێستە سیاسیەکانەوە دەردەکەوێت تا ئێستا حیزبەکانی دەسەڵات هیچ باکیان بە ناڕەزایەکانی خەڵک نییە و لێی بێمنەتن. تا ئەو ڕادەیی لە کۆبوونەوە تەشریفاتەکانیشدا هیچ ئاماژەیەکی پێناکەن و هیچ حسابێکی بۆ ناکەن. ئەوەی تا ئێساش ناڕەزایەکانی کەب کردووە تەنها زەبر و زەنگی ئەمنی و تۆقاندن و ڕەفاندن بووە، بە تایبەت لە زۆنی زەرد کە هیچ هەناسەیەکی بۆ ئازادی ڕادەربڕین تێدا نەماوە. بەڵام وەک چاودێران دووپاتی دەکەنەوە ناڕەزای خەڵک لە سیستەمی سیاسی ڕەگوڕیشەی مێژووی هەیە و بە داپڵۆسین و چاوترساندن کۆتایی نایەت تا ئەو کاتەی دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان دەست لە گەندەڵی و قۆرەخکاری و دەوڵەمەندکردنی بنەماڵە و کەسەکان دێنێت کە ئەمەش بۆ ئەو دەسەڵاتی 29 ساڵە حکمی کوردستان دەکات بە مەحاڵ دادەنرێت.